بۆ ئەم گەشتە بەڕێز تەلار محەممەد کادری پارتی دیموکراتی کوردستانم لەگەڵ دەبێ و گفتوگوی زیاتر دەکەین سەبارەت بە کارەکانی کۆنگرەی پارتی و هەروەها بە تایبەتتر ڕۆڵی ئافرەتان لە ناو کاری سیاسی کارکردنی پارتی دیموکراتی کوردستان. تەلار خان زۆر بەخێر هاتیت ئەرکت کێشە زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. سەرەتا بە ئەوە بپرسم ئەمڕۆ سێم ڕۆژی کۆنگرەی چواردەی پارتی دیموکراتی کوردستانە. جەنابتان وەکو کادرێکی پارتی بێگومان چاودێری کارەکانی کۆنگرە دەکەن. لەماوەی ئەم چەند ڕۆژەدا کە کۆنگرە بەڕێوە چووە هەڵسەنگاندنی ئێوە بۆ کارەکانی کۆنگرێت چۆنە و تا چەند لەو بڕیارانەش ڕازین کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو لە کارەکانی کۆنگرە دراون. زۆر سپاس دەکەم سەرەتا بەیانی ئێوە و سەرجەم بینەران و بیسەرانی کوردستان 24 باش و من خۆم بە خۆشحاڵە زانم کە وەکو کادرێکی پارتی دیموکراتی کوردستان لێرەدا بۆ هەڵسەنگاندنی کۆنگرەی چواردەی پارتی دیموکراتی کوردستان دیارە ئەم کۆنگرەیە ئەهمیێت و خصوصیەتی خۆی هەبوو چ لە نێو خۆی و چ لە نێو دەوڵەتیدا و کۆنگرەی چواردە کۆنگرەیەکی نەوعی بوو و هەروە چ لە ڕووی ئیداریەوە چ لە ڕووی بەڕێوە چوونەوە کۆنگرەیەکی نەوعی بوو و دوای ئەنجامدان بڵین دوای 12 ساڵ ئەم کۆنگرەیە ئەنجام دراوە. من لێرەوە دەمێ پیرۆزبایی خۆم ئاراسی سەرجەم کەوادیر و ئەندامانی پارتی دیموکراتی کوردستان کەم و پیرۆزبایەکی گەرم لە جەنابی سەرۆکەکەم کە هەڵبژێردایە وەکو سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و هەردوو جێگرەکەی جەنابی کاک نێچیروان و کاک مەسرور پیرۆزباییان لێ ئەەکەم. خۆم بە خۆشحاڵە زانم کە ئەم کۆنگرەیە بە سەرکەوتووی ئەنجام درراوە. ئەمە سێم ڕۆژی کۆنگرەیە دیارە لە یەکەم ڕۆژ و دوم ڕۆژە سەرۆکی پارتی و جێگرەکانی هەڵبژێردراوە لە دووەم ڕۆژی کۆنگرەدا کۆمەڵە بڕیارات درا کە یەکێک لەوانە ئەو بڕیارانەدا ئەو ئەنجومەنی تێکۆشەران دامەزرێنراوە هەروە گۆڕینی ناوەکانی ئەنجومەنی سەرکردایەتی بە مەکتەبی ناوەندی و هەروە کۆمەڵێک بڕیاردرا یەکێک لەوانە بەشداری پێکردنی ئافرەتانە کە بە ڕێژەیەکی بەرچاو بێت و ڕێژەکەی کە نابێت لە 115 کەمتر لەسەر ئەمە بۆستم بەشداریکردنی ئافرەتان وەکوەوەی کە خۆشت باست کرد و لە چەند ڕۆژی ڕابردوش لە کۆنگرە باسکراوە بۆ ئێوەی ئافرەتان کە کادری پارتین تا چەند جێگەی دڵخۆشیە تا چەند دەرفەتی بۆ ئێوە دەرەخسێنێک کە بە شێوەیەکی بەرفراوانتر لە کایی سیاسی پارتی و لە موقعی بڕیاردانی پارتیدا ئێوە بەشدار بن. ئەوەی کە مای خۆشحاڵیە ئێمە ئافرەتان چ لە ئێستا چ لە ڕابردوودا دەستێکی دیاری هەبووە و چۆنەڵی جێپەنجیان لە مێژوودا دیار بووە ئافرەتی سەرکردەمان هەبوو ئافرەتی شۆڕشگێرمان هەبووە و شان بەشانی برایانی پێشمەرگە لە ڕابردوودا ئەرک و ماندووبوونیان لەسەر بووە. لە ڕۆژی ئەمڕۆدا کە چۆنەڵی ساحەی سیاسەکە گۆڕاوە ئێستا ئافرەتان لە گشت سێکتەرەکانی ژیانە بەشداریان هەیە و هەروها بە خۆشحاڵی و پارتی دیموکراتی کوردستان وەکو هەمیشە پاڵپشت و پشگیری و توانەکانی و توانە و لێهاتوەکانی ئافرەتان بووە و ئافرەت ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە بەشداری پێکردنیان لە گشتکایەکانە و سیاسەتیش لە نێویاندا. بەڵام ئەوەی کە ماوەی خۆشحاڵی ئەوەیە کە ئێمە لە ئێستادا لە کایەیەکین کە ناوەندی قەرارە ئێمە کۆمەڵی ئافرەتمان هەیە وەکو سەرکردەوان و هەروەها لە ناوەندی قەراردان وەکو بۆنمە سەرۆکی پەرلەمان بۆ دکتۆرە ڤالامان هەبووە و ئامینە زیکریمان هەیە کۆمەڵێک ئافرەتە نامێ ناوەکانیان بەرم کۆمەڵە ئافرەتن وەکو سەرکردەیەکوان و ئەوەی ماوەی خۆشحاڵیە بۆ ئێمە بۆ ئەندامانی کۆنگرە کاتێک کە تۆ مندووبی بۆ ئەندامی کۆنگرە ڕێژەیەک دەستنیشان کرا کە لە 115 دەبێت ئافرەت بێ و ئەوەی مای خۆشحاڵی بوو ئەوەی کە من لە دوورەوە ئاگام لە دوورەوە نزیک ئاگداری ئەو بابەتە بوون کە کاتێ ئێمە ئافرەتانمان خۆیان بربژێر کرد بۆ ئەندامی کۆنگرە زۆر بە خۆشحاڵیەوە کە زۆر بەکەمی بە کۆتا دەرچوون واتە زۆربەی هەرە زۆری دەنگی تەواوی هێنا کە ئەمەش دەلالەتە لەوەی ئافرەتان توانایەکی بەرچاویان هەیە و ڕۆڵێکی زۆر جوان ئەبینن لە کای سیاسیدا و گەیشتونێتە ئەو دەرئەنجامی کە کۆمەلگا باوەڕی تەواوی بە تواناکانی ئافرەت هەیە و حیزبی پارتی دیموکراتی کوردستانیش لە نێویاندا باوەڕی تەواوی بە توانای ئافرەت هەیە بۆیە ئافرەتان گەیشتونێتە ئەو لووتکەی کە بە دەنگی خۆیان ببنە ئەندامانی کۆنگرە و لە نێویشدا ئەمڕۆ ئەگەر سیر بکەین کۆمەڵی ئافرەتمان هەیە بربژێرن بۆ سەرکردایەتی پارتی کۆمەڵی ئافرەتی سەرکەوتون لە کایەکانی تردا کە لە کای حیزبیدا بۆ یاخود لە هەر کایەکی تردا لە پێشتردا کاری کردووە. ئەم کارکردنەی لە ماوەی ڕابردوودا بۆتە هۆیەکی سەرکەوتنی کە ئەمڕۆ بربژێر بێت بۆ ئەنجومەنی سەرکردایەتی پارتیمان
و ئەوەی کە مای خۆشحاڵیە ئەم ژمارە زۆرەی ئافرەتان لە نێو پارتیدا کاتێک کە بربژێر کراون یاخود ڕێگەیان پێدرێت کاندید کراون ئەمە دەلالەتە لەوەی توانای هەیە کەفاعەیەکی زۆر هەیە و بیر و باوەڕێکی تەواو هەیە لەسەر ئافرەتان دەبێت بێنە پێشەوە دەبێت لە کای سیاسی دابن و هەروەها چۆنەڵێت ڕێگە نیشاندەرێکە و مۆدێلێکی نوێیە لە کای سیاسیدا لە ناو ناوچەکەدا. باشە تەلارخان جەنابەت کادری پارتیت لە سلێمانیش دانیشیت. پێتان وایە دوای کۆنگرا پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی و بۆ کادرەکانی تا ڕادەیەک لە پێش کۆنگرە جیاوازتر دەبێت و ئەبێت چیش بکات؟ و ئەوەی کە مای خۆشحاڵی ئێمە ئەزانین کە لەم کۆنگرەیەدا تەنانەت جاکاری کراوە بۆ ناوچەکان و هەروە ئەندامانی کۆنگرە و ئەندامانی انجومەنی سەرکردایەتیش بڵێن ڕێژەی بۆ دانراوە بۆ هەر ناوچێک و ئەوەی کە ئێمە ئەمانەوێت لەم سنوورەدا ئەنجام بدرێت بە چاوێکی ترەوانە لە کادرەکانی هەر ناوچەیەک واتە بەپێی ئەو خصوصیەتی ئەو کادرە لە ناو ئەو ناوچەیەدا ئەژیت تەعاملی لەگەڵدا بکرێت. بۆ نمونە ئێمە وەکو کادرێکی سلێمانی لەژێر فشارێکی زیاتران وەک لە کادرێکی ترکە لە دووهۆکە کەواتە ئەبێ جیاکاریەک بکرێت لە ڕووی کادرەوانێت بەپێی سنوورەکان هەر سنوورەی چی میکانیزمێکی ئیشکردنی بۆ گونجاوە و بە چی شێوازێک تەعامل لەگەڵ کادرەکاندا بکرێت چونکە هەر یەکەی سنووری ئیشکردنی جیاوازە لەو باوەڕەیەم و کارێکی تەواویش لەسەر ئەو بابەتە کرابێت. باشە بۆچی ئەم وێنایە دروست کراوە یاخود ئەمە واقعە کە کادرەکانی پارتی لە سلێمانی لە ژێر فشاردان ئەو فشارە چییە بۆچی نەتوانراوە تا ئێستا ئەو بابەتە چارەسەر بکرێت؟ ئایا کێ هۆکارە و هۆکارەکەش چییە؟ ئەمە خۆی واقعە دروستکراون نییە ئەمە باڵی بەسەر گشت سێکتەرەکانی ناو سلێمانیدا کێشاوە چ پارتیبی چی دەرەوەی پارتیبی لە ناو مەعمەعەکە ئەژیت کە چجای ئەوەرە ئەگەر تۆ پارتی بیت و کادرێکی پارتی بیت فەرقی هەیە لەگەڵەوەی کە حزبی نەبیت یاخۆ لەلایەنێکی سیاسی تردا نەبیت ئەمە ڕنگدانەوەی داوەتەوە و پێویست ناکامەوە تۆ مناقەشێکی ئۆتۆی لەسەرکەین لەبەرەوەی چکە زۆر ڕوون و ئاشکرایە چۆنە لێرەدا بۆیە لەو باوەڕەیان جاکاری بکرێت لە نێوان کادرەکانی سنوورەکان سنووری سلێمانی و سنووری هەولەر و دوهۆک و هەر سنوورێکی. باشە ئەبێت چی بۆ ئێوە بکرێتەوە باسی ئەو جیاکاریاکەی ئەو جیاکاری ئەبێت چی بکرێت واتە پارتی چی بۆ کادرەکانی بکات لە سلێمانی؟ پارتی دەبێت هەم لایەنی معنەوی و هەم لایەنی مادەکە هاوکاری کادرەکانی ئێرە بێ وە هاوکاری تەواوەتی بۆ کادری ئێرە پاراستنی ئەمنیەتی کەوادرەکانە ئەمە بە شێوازێکی ئەفزەڵێت و گرنگی ئەوانەی تریش و بۆ نمونە شێوازی تەعاملکردنە لەگەڵیانە و شێوازی ئەو سنوورەی کە ئەو کادرە تێدا ئەژی شێوازی ئیشکردنی میکانیزمی ئیشکردنی تاوەکو چەندێک ڕێگە پێدراوە ئەم کادرە ئیش بکات بتوانێت توانەکانی خۆی بەکار بخات ئایا چەندێک ڕێگە پێدراوە بتوانێت وەکو کادرێکی پارتی ڕۆڵی خۆی ببینێ لە ناو کۆمەڵگەدا ئایا ئەو پەیامەی کە هەڵی گرتووە کە پەیامی پارتی و بارزانیە کە پەیامی پێشمەرگەیە کە پەیامی سەرۆک بارزانیە چەندێک ڕێگەی پێ ئەدرێت لە ناو کۆمەڵگەیەکی سلێمانیدا بەخشی بکە. باشە ئەو فشاری کە لە ڕابردوودا لەسەر کادرانی پارتی هەبووە لە سلێمانی ئێوە وەکو کادران ئەم فشارەتان بە سەرەوەی خۆتان گەیاندووە بە سەرکردایەتی پارتی گەیاندووە ئەگەر گەیاندووتانە وەڵامی ئەوان چی بووە و چ ڕێنمەیەکیان کردوون بۆ ئەوەی کە لەبەر کارەکانی خۆتان بەردەوام بن؟ بەدڵنیاییەوە ئێمە وەکو کەوادری پارتی هەموو پەیامەکان گەیاندراوە چۆن ئەڵێیت ئەو پەیامانە لە ڕاستەوخۆ بەدیان ناڕاستەوخۆ بە پەیامەکان گەیاندراوە سەرکردایەتی پارتیش لە حاڵی کەوادر ئاگدارە کەوادری ئەم سنوورە ئاگدارە بەڵام ئەوەی کە مای خۆشحاڵیە بۆ ئێمەی کادر ئەوەیە کە ئێمە هیچ کاتێک کۆڵ نادین و بەردەوام ئەبین لەسەر ڕێبازی پارتی و بارزانی و ئەگەر تەنانەت گیانی خۆمان بەخش کردبێ ئێمە لەم سنوورەیە هەر بەردەوامە بین لەسەر کار و ئیشکردنی خۆمان. دەستخۆشتەلار خان سەرکەوتوو بن زۆر بە خێراتی زۆر سپاس.